دەبێ بڕۆم. تۆ بینەوە میتیۆ، تۆ دەبێ ئەگەر لە مەڕ ماڵەتەکە بێت تا خاوەنەکانیان بێن. بگەرەوە، بگەرەوە، بڕۆ، 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 بگەرەوە. کیتریۆ، بگەڕێەوە بۆ بەدۆم داهاتووی، بگەڕێەوە، بڕۆ، بڕۆ، عەجەب هیوانێکی نەفامی. بگەڕێەوە کەمیتریۆ، تۆ دەبێ ئاگەر لە ماڵاتەکە بێت. بگەڕێەوە، ڕانەکە نیازی بە تۆیە. بگەڕێەوە، بگەڕێەوە، بڕۆ، 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 ڕانەکە تەنیایە، بڕۆ، بڕۆ. دانیشن، وەرن دانیشن، لێرە دانیشن، دانیشە لێرە. دەستە بە من. ئەوە چلۆنێرە دیتوەتەوە، یعنی جێگەیەک لێرە ئاسانتر بۆ عیبادەت و تەنیای و ڕاز و نیاز نەبوو؟ وا دیارە جەنابی ماکسیملیان شتێک دەزانێ کە ئێمە ئاگامان لێی نییە. من ئاگام لە هیچ شتێک نییە، تەنیا دەزانم لەم ڕۆژنەدا حکمەتێک هەیە. باوەکو دەزانم کە ئەم ئەشکەوتە ڕێگایەکی دیکەی نییە، واگەر دوژمن بگات ئێمە ڕێگەی دەرچوونمان نییە، بەڵام لە دڵەوە دڵنیام. ئێوە بۆ گەیشتن بە خوددا ڕێگایکی سەخت و سەخڵەت هەڵبژاردووە. ڕێگای گەیشتن بە خوددا زۆریش سەهڵ و ئاسان نییە. ئێوە جەنابی ماکسیملیان وا دیارە ئەم ڕێگاتان بە ویستی خۆتان هەڵ نەبژاردووە، وا دیارە ئێرادەیەکی دیکە ئێمە بەم ڕێگادا دەبات. خوددا چۆن لەگەڵ ئینسانەکاندا قسە دەکات؟ بە شەری بێدەسەڵات چۆن دەتوانێت ببێتە هاو قسەی تۆ؟ من وا دەزانم کە ئەم ڕێگایە بە ویستی خۆمان ناڕۆین. بەڵێ، هەروایە باشتر وایە وەڕێکەوین. ئەنتۆنیۆس، تۆ لەرە چیەکەی؟ خاوشکم من ڕاستەکەتان بوێ کاتێک کە دیتم ئێوە بە من ئیزن نادەن من چوومە سەروە خودداوە بۆ لەوان ئیزنم وەرگرت. خوداوەند بۆ خۆی پێیوتی کە تۆ بێ ئێرە؟ بەڵێ هەر خۆی وتی ڕێگەی پیا و چاکان بڕۆ، بەڵام دیتم ئەگەر ڕێگەی پیا و چاکان بڕۆم لەگەڵ خۆیان من نابن، هەر بۆیە پێشبڕکی ئەوانم داوە. وە تۆ زووتر گەیشتەیە. مەبەستی من پێشکەوتن لە پیا و چاکان نەبوو، من ناچار بوو. دەی ئەخرەکەی کاری خۆت کرد ها؟ باشە، ئێستا کە بە دوای کێشەدا دەگەڕێی عیبی نییە، دەتوانین لەگەڵمان بێی. سپاست دەکەم. کیمەتریۆیە، کیمەتریۆ، بڕۆ، بڕۆ،
کمیتریۆ بۆچی هاتی تۆ بگەڕێەوە بڕۆ بۆچی هاتی پێم وان بێم سەگە شوێنمان ئاشکرا دەکات بۆچی ناڕۆی کمیتریۆ لەگەڵ تۆمە زۆر سەیرە بۆ بە قسەم ناکەی بڕۆ نانە لەی مەدە دەستڕاکرا پێڵە باپێ ڕەنگە ئەمڕۆ لە کەسێکی دیکە فەرمان وەردەگری لەکوێوە بزانین کە ئەویش بە دوایی کەسێکەوە یەکە ئێمەین وە دەزانی کە ئیرادەیە و بە خودا کەمتر لە تۆیە ئەنتۆنیۆس لێگەڕێ کمیتری وەرە 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 وا دیارە هەڵبژاردەی جەنابی ماکسیملیان خراپ نییە گەورە و زێدارە ڕێگایەکی چوونە دەری لە هۆوە هەیە نانە ئەوێ کوناودی و نییە نە کەوایە ئەم ئەشکەوتە ڕێگای بۆ هیچ کۆ نییە؟ نانیەتی خۆ پێم وتن ئێرە جێگای کۆبوونەوە پیلانی ئەوان بووە وا دیارە تەیار کراون و بە دوای کارەکانی ناشایستی خۆیان کەوتون یعنی بەم تیرروکەوانە ڕاویان کردووە بەڵێ بەڵێ بەڵام نێچیریان سەربازانی ڕۆمی بووە نەک حیوانات بەمانە دیمەنی خۆیاندا دەپۆشە سار بن وەڕێ دەکەوین تەواوی ئاوەیەکان و گوندەکانی دەوروبەر بگەڕێن هیچ جێگەیەک نەمێنێ کە چاک نەگەڕابین درۆ دەکەی هەلەن درۆ دەکەی آخر چۆن دەگونجێ کە تۆ لە حەشارگەی ئەوان ئاگادار نەبیت دەبینی کە نازانم ئەوان لە ڕێگای زاخەی ماڵەکەەوە هەڵاتون ئەوسا بە تۆیان نەوتووە بۆ کوێ دەچن ئەفسەران و سەربازانی ئێوە بە دوای ئەوانەوە بوون بۆچی قۆڵبەستیان نەکردن تۆ لەگەڵ هەڵاتواندا هاودەستی و شەریکی تاوانی ئەوانی تازە یەنە هاتووی سەربازانی من تاوانی تۆ کەم ناکاتەوە من تەنیا خێزانی جەنابی ماکسیمیلیانم سوچی کارەکانی ئەویش تەنیا بە ئەستۆی خۆیەتی دڵنیابن کە پاش ئەمە ماکسیمیلیانێک زیندوو نییە کە خێزانێکی هەبێت جارێ خۆ لە دەستی فەرماندەیەکی بێدەسەڵات وەکو تۆ هەڵاتون هەر کات دۆزیتەوە بەرە قسە بکە دڵنیا بە ئەگەر ئەو نەدۆزێتەوە تۆ لە باتی ئەودا لە خاچ ئەدرێ و سەزات دەدەم مەگەرەوەی کە حەشارگی ئەومان پیشان بدەیت من ئاگام لەوان نییە و ئێوەش هەر کارێ دەتانەوەی بیکەن تۆ لە مەحەبەتی باوکت بە خراپ کەڵک وەردەگری هلێن یزن بدەن خاوەن شکۆ ئەو بۆ دۆزینەوەی ماکسیمیلیانوس داوێکی زۆر باشە ئارام بە خەوشکۆ ژنان لەسەر ئاینی مێردەکانیانن بێڵێ ماوەیەک تێپەر بێ مێردی تازە بان و هێلێن ژیرەکان
دەبێ ماڵەکەم بخەنە ژێر چاو دیێریەوە. باڵێ خاون شکۆ وا دەکەین. خەتۆنی من چ باس بوو؟ شکر بۆ خوددا هێشتا ئەوانیان نەدۆزیوەتەوە. زۆر شکر. دەی بۆچی ئەوەندە خەمباری؟ ئەوەندە کە ئەم ژوولی و سینا پیاوە ئازارم دەدا بابم ئازارم نادا. خودایە لە هەر کوێکە هەیە ئەو لە شەڕی دوژمنەکانی بپارێزە. هەی 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 ئەگەر ویستبان وها حکوومەت کەم کە تا ئێستا ڕوون تەفر و تونا ببوو شەش کەسی خائین لە کۆشکی تۆدا گاڵتە بە ئیمپراتۆری ڕوون دەکەن و دەرباز دەبن و هیچ کەسێک هیچ کارێکی لێ نایەت. جەنابی ئیمپراتۆر من هەر لە هەوڵەوە لەو دوانە دوودڵ بوو بە تایبەت لەوەیان ماکسیمیلیان. هەرەو ماکسیمیلیانم مەغرورە تەواوی ئێمەی سوک کرد و گاڵتەی پێکردین. بیر و باوەڕێکە کاهینێکی وەکو تۆ دەی پارێزێ جاوی و تفی کردەوە. بەڵام تۆ دیۆکلاتیان هی لە نەهاتووی تۆ بوو کە هەڵاتن بەڵام ناتوانن لە دەستی من دەرباز بن. خاوەنچکۆ دڵنیا بن کە تەواوی ئەوان قۆڵ بەست دەکەین و بە تۆنترین شێوە سەزایان دەدەین. بڕوانە دیۆکلاتیان من ئەمڕۆ ئێرە بەرەو ئۆرشەلیم بەجێ دێڵم. ئەگەر بەر لە گەیشتنی من بە ئۆرشەلیم هەواڵی کۆڵبەستکردن و سەزادانی ئەوانم بیست ڕزگاریتان هاتووە. ئەگەینا هاوار بە ماڵت دیۆکلاتیان سەرداری سوپای پێنجمی ئیمپراتۆری ڕۆم. ئەمە جێی باوەڕ نییە. یعنی ماکسیمیلیان زاوای دیۆکلێتیانوس مەسیحی بووە؟ 5-6 کەسی دیکە لە ڕاوێژکارانی دەقیانوسیش مەسیحی بوون، بەڵام کەسێ نەی دەزانی. هیچ کەس بڕوای نەدەکرد کەسانێک بەو ڕواڵەتە مێهرەبان و دڵسۆزەوە لە دڵەوە ئەوەندە پیس و دووڕوو بن. کە ئەی بۆچی سوکایەتی ئەوان بە جنابی ئیمپراتۆر ناڵێ ئەوە لە هەموو شتێک خراپترە. بەڵام بە بڕوای من نەیاریکردن لەگەڵ بیر و باوەڕی ئێمە بەڵگە بۆ خراپبوونی ئەوان نییە. زۆر کەس هەن کە خوداکان ئێمە ناپەرستن، بەڵام کەسانێکی پیس و هەرزەن وەکو ئەم ژاریوسە. لێتانی ناشارمەوە، منیش بۆ ئەوان زۆر زۆر ڕێز دادەنێم. نازانم شکاندنی بوتەکان و ئاوەڕتێبەردانی بوتخانەکانیش کاری ئەوان بوو. نەدیدی کە ئەوان چەند سوکایەتیان بە خوداکان ئێمە دەکرد و گاڵتەیان بە بیر و باوەڕی ئێمە دەکرد. ئەمە هی لێ نەهاتووی دیۆکلێتیانوسە کە ناتوانێت پێش بە تاقمێ کافر و خائین بگرێ با بگیان. من دەڵێم دیۆکلێتیانوس لەم مەسەلە چاک ئاگادار بوو، بەڵام لەبەر کچەکەی هەلێن هیچی بە ماکسیمیلیان نەدەگوت. ئەگەر بێدەنگ بین و لە هەرمی پیرۆزی خۆمان و خواکامان دفاعنەکەن بێگومان دەکەوێنە بەر ڕەخی ئەوان و لە ناو دەچین. من دەڵێم ئەگەر خوداکان بیان توانیا شتێکیان لەناو ببەن ئیدی دوژمنتر لە ماکسیمیلیان و ڕاوێژکارانی دیۆکلێتیانوس چی کەسێکە؟ کاتێک کە تۆ بە خوداکانی ئێمە ئاوا سوکاتی دەکەی دیدی لە ماکسیمیلیان و یارەکانی ئەو چ چاوەڕوانیەکمان بێت ئاخر تۆ بڵێ بزانم.
ئەگەر ئیمپراتور هێشتبای من هەر لەوێ ئەوانم تیکە دەکرد ئەگە هەر لەوێ سزا بدرایەن دەرفەتی هەڵاتنیان نەبوو. خەڵک وا دەڵێن کە خودای ئەوانی ڕزگار کردووە و لە چنگی ئیمپراتور دەریانی کردووە. ئەمانە قسەی پوچە. خدایە کە نابیندێ و جدە لە خیاڵار شتێکی دیکەش نییە چلۆن دەتوانێت کەسێ ڕزگار بکات. من نازانم خودای ئەوان چۆن خودایەکە، بەڵام دەزانم کە خوداکانی ئێمەش نەیانتوانی لە خۆیان دیفاع بکەن و ئەم ناپیاوانە سەزا بدەن. ئەگەر نەڕەحناون دەمەوێت بڵێم بەروەڵەت خودای ئەوان توانەتر لە خوداکانی ئێمەیە. خاوەن شکۆ ئەم پیاوە دەڵێ خوداکان ئەگەر بیان توانی باە لە دوژمنەکانی خۆیان توڵیان دەکردەوە دەڵێ خوداکانی ئێمە بێدەسەڵات و هیچ کارە لە ئەسڵەن قسەی دەسەڵاتداری بێدەسەڵاتی خوداکان نییە. بڕوانن خاوەن شکۆ من دەڵێم ئینسانی خاوەن ئەقڵ بیرکردنەوە وردبوونەوە کە مافی خۆیە لە خۆی دوور ناکاتەوە. من لە مێژە کە بیر لەمە دەکەمەوە کە لە نێوان لایەنگرانی ژوپیتێر و ئاپلۆن و باقی خوداکانی ڕووم لەلایەکەوە و لایەنگرانی خدا و کوڕی ئەو مەسیح لەلایەکی دیکەوە حتما دەبێت شەڕ ڕوو بدات. ئایا ئەم نێوان ناخۆشی ناتوانن بکەنە دۆستی؟ یانی بە بڕوای ئێوە عیبی نییە کە ئێمە خودایانی خۆمان بەردەین و خدای مەسیحەکان بپەرستین؟ من وا دەزانم کە شەڕی ئێمە و ئەوان لەسەر ناوە و ئەم شەڕە بێمانایە. تێناگەم یعنی ئەوان خوداکانی ئێمەیان قبوڵە و تەنیا ناوی ئەوانیان گۆڕیوە؟ من وا دەزانم کاروا بێت. لە ڕاستیدا جیاوازیەک لە نێوان بیر و باوەڕی لایەنگرانی دینی مەسیح و لایەنگرانی خوداکانی ڕۆمدان نییە. ئەو وتوویەکە ڕۆمیەکان ژوپیتر دەپەرستن و ئەوان خوددا و ئەمە هەردوو ناو یەک شتە. بە بڕوای من ئاپۆلۆن کوڕی خوددایە و ئەوان دەڵێن مەسیح کوڕی خوددایە کە هەردوو یەکێکە. من وا نازانم ئەو جۆرە بێت کە تۆ دەڵێ. ماکسیمیلیان و دۆستەکانی باسی خودای تاقانەیان دەکرد و بۆ خوددا کوڕیان دانەدەنا. ئەگەر وا بێ کە تۆ دەڵێی مەترسێکی گەورەمان لە ڕێگادایە و دەبێت پێش بە پەرەگرتنی وەها بیر و باوەڕێک بگرین. ئەم بیر و باوەڕە دەتوانێت زۆربەن لایەنگرانی ژوپێتێر بباتە سەر دینی مەسیح. خاوەن شکۆ ئەیبی چییە کە خەڵک پەیرەوی چه ئاینێک بێت؟ ئێمە لەو خەڵکەمان دەوێت کە خوداکانمان بپەرستن و بەس. چ دەڵێی گەوجە؟ ئێمە ئێستا گەنجینەی بە نرخی خوداکەمان لەدەستدایە. تەواوی ئەو خەڵات و دیارانەی کە بۆ خوداکانی دەنێرن دەگاتە دەستی ئێمە. ئێوە وا دەزانن کە ئەگەر پەیڕەوانی ئاینی ئێمە بڕۆنە سەر دینی مەسیح ئێمە دیسانیش دەتوانین دەسەڵاتی خۆمان بپارێزین؟ بەڵام خەڵک وەکو ئێمە بیر ناکەنەوە. ئێمە چ بمانەوێ و چ نەمانەوێ خەڵک دەسەر دەچنە سەر ئاینی مەسیح. ئەم ئەشکەوتە جێگەیەکی بێدەنگ و ئارامە. خۆ حیوان ئەگەر شانس و بەخت یارمان بێت و زوو قۆڵبەسمان نەکەن چەند ڕۆژێ لێرە میوانی خوداین چونکە ئەیدی خۆراکێکمان نییە. مەگەر تا ئێستا میوانی چێ بووین؟ ئێمە بەکار و تێکۆشانی خۆمان شتێک ناخولخێنی بەڵکو تەنیا نامەتەکانی خوددا کۆ دەکەینەوە. لە ڕاستیدا هەموو شتێک خاوەن ماڵی ڕاستەقینە بۆمانی ئامادە کردووە و دیسانی شەگەر پێویست بێت ڕزقی ئێمە ئامادە دەکات. بە ڕزقەوە یا بێڕزق بەرحاڵ چەند ڕۆژێکمان زیاتر نەماوە. ئەم ئەشکەوتە کە من دەیبینم ئەگەر سەربازەکان بگەنەوە ئێرە دەبێتە گۆڕی هەمومان. بێگومان ئەوەی کە ئێمەی هێناوە ئێرە بێحکمەت نەبووە.
و ئیرادەی ئەویش بانتر لە هەر شتێکە. جەنابی ماکسیمیلیان ئیز نەدەن پرسیارێکتان لێ بکەم کە دەمێکی لە زێندایە؟ ئەگەر بتوانم وەڵام بدەمەوە زۆرم پێخۆش دەبێت. بۆچی هەموو کات شکۆی باتڵ ڕووناکی حەقدا دەپۆشێت؟ بۆچی خودای گەورە بەهێزی خۆی حەقچەر ناخات و بۆچی نیشانێک پیشان نادا تا هەموو ئیمان بێن و ئیدی جێگای هیچ باسێک نەمێنێتەوە؟ مەگەر تۆ پێت خۆشە کە خوددا گەورەترین کەماڵی خۆی یعنی ئیختیار و هەڵبژاردننی لە تۆ بستێنێتەوە؟ ئێمە بە مەیل و ئیرادەی خۆمان لایەنگری حەقمان کردووە و باتڵمان لەناو بردووە و لە ڕێگەی ئیماندا هەنگاومان هەڵگرتووە و لەم کەماڵە کەڵکمان وەرگرتووە. مەجینا باقی بوونەوەرانیش ئیمانی بێ ئیرادەیان هەیە. وا نازانن کە ئەم زاڵبوونێک بتپەرستی و زوڵم و پەرەسەندنی فساد و خراپەیە بەویستی خودای گەورەیە؟ ئایا ئەو ئیرادەی کردووە کە حەق هەموو کات ژێر چەپۆکەی باتڵ بێت؟ نازانم کە چۆن سەرکەوتنی هەق بەسەر باتڵداوە دیدێت. بەڵام هەست بەوە دەکەم کە باتڵ هەر وەکو بەڵقی سەر ئاوە وەلا کامدا ڕاستەقینە خۆی دەردەخات. ڕاستەیەک لە ئینجیل کە ماکسیمیلیان هەموو کات دووپاتی دەکاتەوە، ڕاستەقینەیەک کە لە تاریکیدا لە وتنی دەترسین، ڕۆژێک لە ڕووناکاییدا دەبیسرێ و ئیمانێک کە لە نێو ماڵەکاندا فێری بووین ڕۆژێک لە سەربانەکانەوە هاوار دەکرێ. یانی ئەو کاتە دەگات کە خوداپەرستان بەسەر کوفاری بتپەرستان سەرکەون؟ بەڵام چۆن ماکسیمیلیان؟ نازانم، چۆنەکەی نازانم. لەمەدا کە ڕاستەقینە سەردەکەوێ باسێک نییە، بەڵام ڕەنگە لە سەردەمی ئێمەدا ڕاستەقینە ڕوونەدا بۆ بەرەکانی داهاتوو بیبینن. تۆ دەنگێکت نەبیست؟ من هەست دەکەم کە تەنیانین. وا دیارە کەسێک ئاگەی لێمانە. من کە بە زۆر چاوەکانم هەڵدێنم. لەم کاتە ناسکەدا دەبێت یەکێک بەخەبەر بێت. ئێوە شوویەک بدەن. نەخەوتنەی دوێنێ شەو و پێوانی ئەم ڕێگا دوور و درێژە و ئەستەمان هەموومانی ماندوو کردووە. دەی ئێوە بخەون. خاوەن شکۆ ماکسیمیلیان، من دوێنێ شەو باش خەوتوم وەکو ئێوەش ماندوو نیم. ماندوو نیم من، ئێوە بخەون. من ئاگام لە ئێوەیە، بخەون. باش ئەنتۆنیوس، باشە. بخەون. نازانم بۆچی ئەوەندە ماندووم. من تا ئێستا ئەوەندەم خەو نەهاتووە. دەڵێ ئەم خاوە بەدەستی خۆم نییە. خدایە حەق بەسەر باتڵدا چۆن زاڵ دەبێت؟
من بۆچی خەوم دێ؟ منش خەوم دێ ناخەوی کمیتریۆ؟ چەندە زوش خەوتن زۆر سەیرە کمیتریۆ بە چای بازەوە خەوتووی تا ئێستا تۆم بەو شێوەیە نەدی بوو بەڵێنم داوە کە ئاگام لێیان بێت بەڵام خەو ناهێڵێ قەولم پێداون ئاگام لێیان بێت هیوە دەرم شتێک ڕوو نەداتاوێ تەنیا تاوێ بخەوم بەسمە پاشان باشتر دەتوانم ئاگام لەوەم بێت هیوەدارم جەنابی ماکسیمیلیان لێم خۆش بن بەدەست خۆم نییە بڕستی بڕێوە بەدەست خۆم نییە بڕستی بڕێوە جەنابی ماکسیمیلیان لەژێر ئەشکەنجە بوون کە بە منیان فەرموو خەڵک ئاگادارکەنەوە و بەوان بڵێن کە چۆن خوداپەرستەکان لە کۆشکدا ئیمپراتوریان سوو کرد و بتی جەنابی هادریانوس و باقی خوداکانیان تێکشکاند وتی کە بە ئێوە بڵێم کە خوددا پشتیوانی ئێوەیە ئاینی ئێمە ڕۆژێ پەرە دەگرێ بە پەیڕەوانێکی زۆر دێنە سەر ئەم دینە ئاگا بن کە جوانمێرەکان لە دەرباری دەقیانوسدا بۆ بوژانەوەی تۆحید و خەبات دژی خوداکانی درۆیی ڕاپەڕین ئەرێ تا ئێستا کانیان لێ دەداین کە دینی ئێوە هی غوڵامەکان و بەندەکان و سوالکەرەکانە ئێستا ببینن کە گەورە زادەکان و ئەشرافیش هاتوونەتە سەر دینی ئێمە و ئەمە تەنیا هی حەقانیەتی دینی گەورەمان مەسیحە ئەم جوانمێرانە نەک تەنیا خوداپەرست بوون بەڵکو زۆرێ لە خوداپەرستەکان لەلایەن ئەوانەوە ڕێنمونی کراون بەڵێ دروستە بەڕاستی کە ئەمانە جوامێرانێکی ئازا و بوێرن سوکردنی ئیمپراتور کاری هەرکەسێک نییە بۆ دەقیانوس ناڵێ سوکایەتی کردن بەو دڵ و جەرگی دەوێت یا ئیسا کوڕی مەریەم یارمەتی ئەوانە بدە بێگومان یارمەتیان دەدا ئەمانە بچووکتر لەوەن کە بتوانن خاوەن شکۆ ماکسیمیلیان و دۆستەکانی قۆڵبەس بکەن ئەگەر بیان توانی باید هایەسا ئەو کاریان کرده بوو من وا دەزانم ئەوان ئێستا لە ڕێگای ئەنتاکیەدا بن ئیدی هیچ کەس ناتوانێت ئەوان قۆڵبەس کات من ئەگەر لە جێگای ئەوان بوایم بەرەولای دەریای سپی دەڕۆیشتم و لە ڕێگای دەریای سپیەوە خۆم دەگەیاندە دەرەوەی مەڵبەندی ڕۆم ئێوەش پێ تاوانیە دۆستان؟ نا تەرتوس باشترین جێگایە بۆ خۆشاردنەوە ئیتر بەسێتی جەناوی ماکسیمیلیان خۆی باشتر دەزانێت کە چی بکەوە بۆ کوێ بچێ دۆستان وەرن هەمومان پێکەوە بۆ ڕزگاری ئەوان دوعا بکەین خدایە ئەم جوانمێرانە بۆ تۆ ڕاپەڕین خۆت لایەنگری ئەوان بە و لە شەڕی سەربازانی دەقیانوس بیان پارێز ئامین بڕیار وابوو تەواوی کون و قۆشبنی شار بخەنە ژێر چاودێریەوە چی بوو؟ ئێمە ساتێک غافڵ نەبووین
بەڵام هیچ پەیوەندێک لە نێوان هەڵاتوان و خەڵکیشار نەبینرا. ئەمە ناگونجە کە پەیوەندیەکیان بەیەکەوە نەبێ. بەڵام تێگەیشتن لەم پەیوەندی لێ هاتووی دەوێت کە ئێوە دوو کەس لێ تا نایە. دڵنیا بن خاوەن شکۆ ئێمە ئەو پەڕی هەوڵی خۆمان دەدەین. قوربان بۆ تەواوی ڕێگاکان هێزی گەشتیمان ناردووە، بۆ تەواوی ئاوایەکان تەواوی شارەکان کەسمان ناردووە، جێگایەک نامێتەوە کە نێپشکنین لە هەر چۆکە بن دەیاندۆزینەوە. دەبێت دڵنیا بن کە کات دژی ئێوەیە. ئەگەر تا بەر لە گەیشتنی ئیمپراتۆر بۆ ئۆرشەلێم ئەوان نەدۆزنەوە دەبێ خۆتان بۆ لە خاچدان ئامادە بکەن. ماتیوس بەڵێ خاوەنشکۆ وا دەزانم ئەوان دەدۆزیەوە. چارەیەکمە نییە ئەگەر نیاندۆزینەوە جۆپیتێری مەزن یارمەتیمدا. بزانم ماتیوس لەگەڵ واخێکی گەورە لە دەوروبەری فیلادلفیا چۆن؟ باخێ لە فیلادلفیا لە بەرامبەرچیدا؟ دەمەوێ ماکسیمیلیان زیندوو بدەیتە دەستەوە. هەر جۆر بێ ئەوان دەکوژن. بەم چەشنە دڵنیاترە تازە تۆش باخە خۆشەکە دەست دەکەوێت. بەڵێ ئەو لە کاتی قۆڵبەستکراندا دەکوژرێ و ئێوەش دەگەنە خات و هێلێن و بەدوای ئەوەشدا ڕەنگە تاج و تەختت. خاتونی من سربازەکان تا ئێستا هەموو جگایەک گەڕاون، دوو شەو ڕۆژێکە دەگەڕێن، بەڵام ئەوانیان نەدۆزیوەتەوە. ئەوەش بڵێم کە ژولیوس لە بەرتوڕەیی هاوار دەکات. تەنیا ئەو وانییە دەقیانوسیش یەکسەر بەسەریاندا هاتوو هاوار دەکات. دڵنیا بن هیچ کەس ناتوانێت ئەوان بدۆزێتەوە. هیوادارم کە خوددا ئەوان لە پەنای خۆیدا بپارێزێ. لە دڵمی داوە کە ئیدی ماکسیمیلیان نابینم. ئەمە چ قسەیە کە دەیکەن؟ ئیمانداران دەبێ هەموو کات هیوایان بە لوتفی خودای گەورە هەبێ. دڵە خورپان بە من دەڵێ کە ئیدی ئەو نابینمەوە، بەڵام لە خەودا دیم کە ئەو گەڕاوەتەوە و من لەگەڵی قسە دەکەم. من دڵنیام کە ئەو ماکسیمیلیان بوو، منیش کچێکی لاو و کەم تەمەن بوو. نیگەران مەبن، ئەو خەونە خراپەکەی دیکتانە بەهۆی ڕووداوەکانی ئەمڕۆوەیە.